دادگای باڵای فیدرالی خۆی لە سێ موچەی فەرمانبەران بێبەری کرد. لێچوونی کلۆرەکەی قەڵاتزێ شێشتا چارەسەر نەبووە و کەمەندامانیش لە سلێمانی هەڕەشە دەکەن. ڕۆژتان باش. دادگای باڵای فیدرالی عێراق ئەمڕۆ سێشەممە لەبارەی چارەنووسی سێ موچەی ساڵی ڕابردووی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بڕیاریدا و ڕایگەیاند بابەتەکە لە تایبەتمەندیەکانی دادگەکەدا نییە. دادگاکە ئاماژەی بەوە داوە بابەتی نەناردنی سێ موچەی فەرمانبەرانی کوردستان لەلایەن بەغداوە و ئەو سکاڵایی پێشکەش کراوە لە تایبەتمەندی ئەواندا نییە و قسەی لێ ناکەن. فەرمانبەر و موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەی مانگەکانی 10، 11 و 12یان لە ساڵی 2023 وەرنەگرتووە. ئەمەش لە کاتێکدایە ئەمڕۆ لە ناوچەکانی دیکەی عێراقدا بەشکردنی موچەی مانگی 5 دەستی پێکرد. بەهۆی لێچوون لە بوتڵێکی غازی کلۆر کارەکانی پرۆژەی ئاوی خاس وەستێنرا و کێشە بۆ ئاوی خواردنەوەی دانیشتوانی قەڵاتزێ دروست بووە و معروف مەحموود بەڕێوەبەری پرۆژەی ئاوی خواردنەوەی قەڵاتزێ بە 964 وت. لە بەیانی ئەمڕۆوە بۆ سەلامەتی گیانی کارمەندانمان بڕیارماندا بەڕاگرتنی پرۆژەی ئاوی خاص وتیشی نایانەوێت مەترسی بۆ سەرکەس دروست ببێت وەک ئەوەی ماوەیەک لەمەوبەر کارمەندێکی پرۆژەکە گیانی لەدەستا. سەرڕایەوەی دوێنێ دوو تیمی بەرگری شارستانی لە سلێمانی و هەولێرەوە چوونەتە پرۆژەکە و توانیویانە لێچوونەکە کەم بکەنەوە، بەڵام وەک ئەوەی معروف مەحموود باسی دەکات چارەسەر نەکراوە. هاوکات شەوی ڕابردوو چەند ماڵێک لە گوندێکی نزیکی پرۆژەکە لە ترسی لێچوونی غازەکە ماڵ و حاڵیان جێهێشتووە. ئەمڕۆ کەمەندامان لە بەردەم بینای پارێزگای سلێمانی گرت بوونەوە و بەرامبەر بە جێنەکردنی داواکاریەکانیان هەڕەشەی بایکۆتی هەڵبژاردننی کوردستان و تەنانەت حیزب و لایەنە سیاسیەکانیش دەکەن. سامان حوسێن سەرۆکی یەکێتی کەم ئەندامانی کوردستان بە 964 وت ئەمڕۆ لە بەردەم بینای پارێزگای سلێمانی گرت بوونەتەوە. کەم ئەندامان پەیامیان ئەوەیە بایکۆتی هەڵبژاردنەکان و حیزبە سیاسیەکان دەکەن. باسی لەوەش کرد هیچ لایەنێک وەڵامی داواکاریەکانی نەداونەتەوە. ئەمڕۆ بە 4 خاڵ و لە بەیاننامەیەکدا پەیامی خۆیان گەیاند کە سەرەکی ترین داواکاریان زیادکردنی موچەکانیانە. سامان حوسێن دەشڵێت هیچ حیزب و لایەنێک بە نوێنەری خۆیان نازانن بایکۆتی فراوانی هەڵبژاردنیش لە کاتی بەڕێوەچوونی هەڵبژاردندا دەست پێ دەکەن. سەرنجتان بە هەواڵێکی دیکە لە سایت و ئاپی 964 ڕادەکێشم کە بۆ یەکەم جار لە سعودیە حاجیانی کورد بە زمانی کوردی پێشوازیان لێ دەکرێت. هەواڵەکە لە سایت و ئاپی 964دا هەیە. ئەمە یەکەم جارە لە مێژوودا کە زمانی کوردی لەسەر تابلۆکانی سعودیە زیاد دەکرێت. بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی کوردستان دەڵێت کە لە کۆنفرانسی جەددەدا ئەم پێشنیارەیان داوەتە دەسەڵاتدارانی سعودیە، ئەوانیش دوای تاوتوێکردن بابەتەکەیان قبول کردووە و داوایان کردو بە زووترین کات تابلۆکانیان بۆ بنێرن تاوەکو دەواازەی ئارئار بە تابلۆی زمانی کوردی دابنێن و ئەمە تەنیا بۆ تابلۆکان نییە و لە داهاتوودا فراوانتر دەبێت و ماڵپەڕ و ڕێنمایەکانیش دەگرێتەوە. ئەم هەواڵە درێژەکەی لە سایتی 964 و ئاپی 964دا هەیە. گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن خواتان.